ئەو کاتان باش هاوڕێیان سەر لەگەڵ ئەندامێکی هەڵبژاردووی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان قسە و باز دەکەن کاک ڕزگاری حاجی هەمە کە یەکێک لە سەرکەوتوەکانی کۆنگرەیە لەسەر ئەو دوایین کۆنگرەی پێنجەمێکێتی قسەکەن. کاک ڕزگار ئەو کاتت باش. هەموو کاتێکت باش کاکەیە. کاک ڕزگار با دوور لە ئەوە بچینە ئەو کۆنگرەی پێنج یەکێتی پێ دوایە چ جیاوازێکی هەبوو لە چاو کۆنگرەکانی تر ئەگەر لە یەک دوو دەقە باس بکەین. وڵی کۆنگرەی پێنج تەڵان خۆ دەزانی چوار کۆنگرەی تر بەستراوە بارودۆخی ئیستای کوردستان و عێراق لە گۆڕانکاریەکی خۆ دەزانی خێرادا هەیە بەبەوەی ئەو کێشە و گیر و گرفتی خەڵکو و پێداویستی خەڵک و کێشە و گیر و گرفتەکانی لەگەڵ بەغدا ئەوانە وەختی کۆنگرەش خۆی هەموو حزبێک هەموو چوار بەپێی قانونی ئەحزابی عێراقی 4 ساڵجارێکی بە کۆنگرە ببەستێت ئێوش کاتەکەی تەواو ببوو کە کاتەکەی تەواو بوو نەکەین 2 مانگێکی مابوو ئەگەر کۆنگرە لەم وەختە نەکرایە ئەبواە لە وەختی انتخابات بکرای وەختی انتخاباتی عێراقی کەرکووک و خانەقین و ناوچەی کێشە لە سەرەکان و کورد دەمێکە هەوڵی بۆ داوە و کە ئەم ناوچانە کوردستانی یعنی ئەگەر لە وەختە نەکرایە وای ئەو کاتە بکرێ ئەو کاتەش ئەتوانم برێن کاریگەری دەبوو لەسەر مە قەزمان تایبەتمەندی چیتری هەبوو ینی چ جیاوازیەک تەس پێ کرد لە 4 کۆنگرەکەی تر ئەمەی کە تایبەتمەندێتی هەبوو یەکێکیان ژمارەی سەرکردایەتی لە ڕابردوو ڕێژەکەی لە سەروی 10 تا 15 کەس بوو یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆنگرەی بەستا ژمارەکەی کەم کردوێتەوە بۆ ئەوەی چۆن دەڵێ گروپێک یان تیمێکی ئەکتیڤ بێتە ناو پرۆسەکە و شانسی خۆی تاقی بکاتەوە ئیش بکات بۆ سەرخستنی لیستی یەکێتی لە ناوچە کێشە لە سەرەکان بە تایبەتی لە کەرکووک و لە خانەقین و لە خورمات لە شنگار و لەو شوێنانە ئەمە یەکێک بوو لەو خاڵانەیە کە کۆنگرەیشی لەسەر کرد. دوو کۆمەڵی خەڵکی تازە و گەنجیش بێنە پێشەوە کە ئەو تەمەنانی کە گونجاوە بۆ ئەوەی بەردەوام بێت لە ناو سەرکردایەتی یەکێتی و هەندێک خەڵکیش بێنن بۆ ئەوەی لەو بوارەی کە پێویستە لە ناو ئۆرگانەکان لە مەکتەبەکان لە مەڵبەندەکان ئەو خەڵکانە بن کە پێویست بن بەپێی ئەو شوێنانەی کە ضرورە دایان بنن. ئەمە ئەو خاڵانە بوو هەروە پەیڕێوی ناوخۆی یەکێتیش هەموار کرایەوە لەگەڵ ئەم سەردەمە گونجێدرا ئۆرگانەکان و مەکتەبەکان و ئەوانە دەتوانم بڵێن بە شێوەیەکی باش لە ناو ناوخۆ جێگای کراوەتەوە ئەوانە یعنی بەس کۆنگرە زیاتر بکات تازەگەری تێ زیاتر دەکات لە ڕابردوو بە 10 ساڵجارێک کۆنگرە دەکرا ئەوە دەبێت هەموو لایەک پێی خۆش بێ کە حزبێک لە مەودووە هەر 4 ساڵجارێک کۆنگرەی خۆی بکات بۆ ئەوەی خوێنی تازە خەڵکی گەنج بێتە پێشەوە و سیاست بکاو بۆ ئەوی من و تۆش و خەڵکانێکی بەس کاک ڕزگار ئومێدی سەرکەوتنیان بۆ بخوازن. کاک ڕزگار دوشتی سەریع لەسەر ئەوە 120 کۆن ئەندامی سەرکردایەتیمان بەس 2 ئەنجومەنتان دروست کردی لە ژمارەکە زیاترە بەس یەک لە ئەنجومەنەکانتان 100 کەس دەگرێتەوە لەگە ئەو هەفتایە یعنی زایدەیانی هەمان بەڵێ قادر ئەگە ئیجازەم بدەیت 2 ئەنجومەنی کە هەیە ئەنجومەنییان ئەنجومەنی بەرژەوەندی باڵای بەرژەوەندی باڵاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوانە لە خەڵکە ئەزانم کۆنی شەبوون وابوو بەس ئەو ئەنجومەنەی تر کە دروست دەکرێتن لە چەند کەسە ئەوی تر جان ئەم ئەنجومەنە قەناعەت بکە لە سەرکردای یەکتیەکە گرنگترە لەبەر ئەوەی ئەلەو ئەنجومەنە خەڵکێکی زۆر شارەزا و پسپۆر وەکو خەڵکی ڕاوێژکار پلاندانەر بەرنامە ئێمە لە ڕابردوو هەمومان گلی ئەومان هەبووە کە با بڵێن وەکو پێویست خەڵک وەکو پێویست لادیەکان چین و توێژەکان بەسەر نەکراوەتەوە ئەنجومەنە بە تایبەت ئەرچی دەبێت کەس چۆن دەڕێ پلاندا ڕێژەر و بەرنامەی تەواو دادرێت بۆ هەموو چینی توێژەکان و بەسەریشیان دەکاتەوە و بە بەردەوامیش بە نووسراوی ڕاوێژکاری سەرکردایەتیەکان ئەنەکات بۆ ئەوەی ئەگەر کەم و کوڕیەک ئەگەر لە شوێنێک گرفتێکە بێت بتوانرێت لە ڕێگەی ئەمانەوە سەرکردایەتی ئاگادار بکرێتەوە و باشە کاک ڕزگار لەو بارەوە یعنی یەکێک لەو ڕەخنانەی زۆر دەگیرا و ئەمنیش بۆ خۆشم هاوڕامە لەسەرەوەی
پاڤل تاالبانی یەکەم ڕۆژ هەڵدەبژێردرێ بەر لە بڕیاردان لە پەیڕە و پرۆگرام لە هیچ وڵاتێک بووە سەرکردەیەک بەر لە جێبەجێکردنی پەیڕە و پرۆگرام و منافسی نەبێتن و دەسەڵاتێکی ڕەهای پێ بدرێ توخوای قەوز با بخوێنە بزانانی پرسیارەکە چیە دەسەڵاتێکی چاردە دەسەڵاتان پێدایە کە وەکو بارزانی هیچ لێپرسینەوەشی لەسەر نییە یعنی هیچ لێپرس دوو لیستێکی هەبوو هیچ لیستیشکە نەبوو یەک لیست هەبوو یعنی مافی تاکتان لە خەڵکیێکێتی زەفت کردەوە کە لە هیچ کۆنگرێشکی خۆتانوانەوە نەک ئیتکە و لە منتیقا بەس بە ئەو کەم دوو یعنی معقولە لەنا ئەو یەکێتیە یەک کەسیت کە تمۆعی سەرۆکی نەبی تمۆعی نەبێ خۆی هەڵنەبژارد یعنی هەست پێ ناکەی ئەوە نەوعەک لە شێوازی ئەردۆغانی شێوازی پۆتینی حکومڕانی ئەوانە کەتە ناویەکێتی نیشتیمانیش بەڵێ قادر تو خۆت لە ڕابردوو و پیاوێکی تێکۆشەر بووی و کۆمەڵەش بووی و تێکۆشەرێکی دیێرینی یەکێتی من سپاسە دەکەم بەڵام من ئەوەی من کۆمەڵە نەبووم بەس دۆستان بووم بەڵێ وەکو ئێوە بیرم کردەوە بە هەر حاڵ وەکو کۆمەڵی ڕەنزەران بووین بەڵێ بەس بۆ زانین بەڵێ من بەوەی جوابت دەمەوە ئێمە یەکەمینیان هەموو حزبێک بە پێی پەیڕەوی ناوخۆی خۆی پرۆسەکانی هەڵبژاردن چی بۆ سەرۆک چی بۆ ئەم سەرکردایەتی و ئەنجومەنەکانی تریش بەجێ دەکات خاڵی یەکەم هەڵبژاردننی سەرۆک ئەوەلەن پەیڕەوی ناوخۆ و بە تایبەتی بڕگەی تایبەت و بە سەرۆکی یەکێتی پەڵان پەیڕەوەکەش هەم چاپ دەکرێت هەم بڵاو دەکرێتەوە بە چاودێری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقیش بوو بە چاودێری کۆمەڵێک دادوەری سلێمانی و نوێنەرایەتی پارێزگای سلێمانیش بوو یعنی کۆنگرەکە داخراو نەبوو زۆر شەفاف بوو بە پێی پەیڕەوی ناوخۆ بڕگەی پەیڕەوی هەڵبژاردننی سەرۆک خرایە دەنگدانەوە بەس بەر لە پەیڕە و پرۆگرام بوو کاک ڕزگار ببوورە کاک قادر ئێستا خۆ من حەزەکەم با پێ بڵێم من ئێڕۆژی یەکەم پاڤل تاالبانی هەڵبژێردرا بەڵێ تو گوێ لە برای خۆ ڕاگرە من حەقایقت پێ دەڵێم بەسەری خۆم هەموو دنیا پێم بڵێ من ڕاستیەکانت پێ دەڵێم ئەوەی کە واقع بوو پەیڕە و بڕگەی هەڵبژاردننی سەرۆک خرایە دەنگدانەوە دوای ئەوە دەرگای خۆپاڵاوتن کرایەوە بۆ هەڵبژاردن بۆ سەرۆکی یەکێتی یعنی تخوایە قەوس کاک ئەوە لێرە ئەزام یعنی پەیڕە و پرۆگرام بەر لە هەڵبژاردننی ئەگەر بەس ئیجازەی برای بدەی من هەموو بابەتەکان پرسیارەکان کرد جواب بدەم و دوای پرسیاری کە بەڵێ ئەمەی مەسەلەی پەیڕە و بڕگەی تایبەت بە هەڵبژاردننی سەرۆک ئەمە بڕگەکە خرایە دەنگدان دوایی سەرۆکیش هەڵبژێردرایەوە و دەرگای خۆپاڵاوتنیش کرایەوە و هیچ هەواڵی چیش دەناو کۆنگرە خۆی کاندید نەکردبوو و خۆشیان کاندید بکردایە شتێکی زۆر ئاسایی دەبوو ئەمە یەک دوو لەسەر مەسلەی کە دەڵێی لیستێکی تایبەتی هەبوو هەر ئەو لیستە مافی تاک پێشێل کرابوو بە پێی خۆجەنابە دیسا دڵنیام تو لە دانیشتووی سویدی و پیاوێکی ڕۆشنبیریشی دەشزانی لەوێ حزبی سۆسیال دیموکراتی سوید لەوێیە و لە زۆر لە وڵاتەکانی کەشەیە و میکانیزمی هەڵبژاردننی لیست سوود وەرگیرا لەو بەرنامەی کە حزبی سۆسیال دیموکراتی سوید بۆ طریقەی کە ئەوانش لە هەڵبژاردننی حزبی بەلیست کردویانە هەمان طریقە هەمان میکانیزم پەیڕەوکرا بە پێی پەیڕە و هەموو کەسێک هەموو هەواڵێکی ئەندام کۆنگرە بۆی هەیە لیستێکی هەبێت لیستەکە بەپێی ئەو ژمارەی کە بۆ سەرکردایەتی پێویستە ناوەکان داخل بکات تەقدیمی دادوەرەکانی بکات و لەوێ بخرێتە دەنگدانەوە دەنگدانیش بە دوو ڕێگا بوو ئەگەر یەک لیست بێت بە دەنگدانی ئاشکراش دەبێت ئەگەر دوو لیست و زیاتر بێت ئەتواندرێت بە لیستی داخراو بێت ئەم میکانیزما جەنابەت لە سویدی پێم خۆشە بە دوواداچوون بکەی بەرنامەیەکی لەسەر بکەی بەڵام هەمان میکانیزم بوو کاندیدی تاچیش هەموو هەواڵێکی ئەندامی کۆنگرەکە لێوە بۆی هەبوو لیستی خۆی هەبێت لیستەکەی تەقدیم بکات و دەرگاش لە کەس نەگیراوە من چونکە خۆم لێوێ دانیشتوومە یعنی پرۆسەکە هەمان پرۆسە بوو کە لە وڵاتانی کە کراوە وا کراوە طبعا پەیڕەوەکەش لە نەتیجە
چۆن دەڵێ کۆمسیۆنی عێراقیش مساعدەقەی دەکا و هەموو لایەکی بێنێ بەجە ناکشتێ. کاک ڕزگار هیچ هیچ لە هەموو دنیا ئەوە دەبێت ئەوڕۆ سەرۆکی ئەنجومەنی پیرانی ئەمریکا دەرکرا وانە یعنی دیتمان ئەوە کازمی ئەمر قەبزیلۆ دەرچوو دەدرێتە ئەو سەرۆک وەزیران بارحاڵ قەزمان لێرەدایە لە ناو یەکێتی هەست پێ دەکرێت پاڤل تاالبانی کۆنتترۆلی هەموو دام و دەستگاکانی کردیا ئەمنیەتی بەخۆی بەستەوە خۆی فرێدایتە ئەوەی دەرەوەی لێپێچینەوەی لەگەڵ بکرێتن لیستە چی هەبوو بەستخوایە قەوس خەڵک حەقەی ڕاوای خۆیتی یعنی خۆ لە کۆنگرەکانی تریشە تاالبانی هەربژێردراوە منافسی نەبوو بەڵام مەجالش دیموکراتی هەبوو زیاتر یعنی پاڤل تاالبانی وەکو ئەزمونێکی دیکتاتۆریانە یعنی ئەمن ئەوە دەڵێم لەبەرەوەی وا هەست پێ دەکەین بە ئارەزووی خۆی دیکتاتۆریانە جۆڕاگرە کاک مەسەلەی دیکتاتۆریانە ئاخر ئێستا لێ پێچینەوە هەیە تخوایە قەوس کاگرزگار کەس هیچ دام و دەستگایەکێکی دەتوانانی لە پێچینەوە سبەی لە پاڤل تاالبانی بکە هەر شتێکی کرد ئەزانی چۆنە کاغادر تو پێش حەدەس مەکەوە پێش ئەوە من پێ دەڵێمەکو پەیڕە و پرۆگرامی شکلیش کە پەیڕە و پرۆگرام هەر بۆ ڕەفەیە بۆ ئەوەیە ئەو دەمیە بەڵێ من حەزەکەم با پێ بڕێ مەسەلەی کاک با ئافۆڵ کە ئەمڕۆکە بە ئیرادەی هەموو هەواڵانی ئەندامانی کۆنگرەکە هەڵبژێردراوی مەڵبەندەکان و مەکتابەکان و ئۆرگانەکانی یەکێتین لە کۆنگرە دەنجیان پێداوە ئەمە یەک پەیڕەوی ناوخۆ قەناح یعنی بە متمانە و سیقەوە پێ دەڵێم هەندێک برادەر کە ئەوەندە مناقەشە دەکرا لەسەر پەیڕە و هەندێک برادەر پەلەیان بوداوت کاکە با مداخەلەکردنی هەواڵان زۆرە عەدەدەکەی کاکبابڵ تاکیدی دەکردۆ نەخێر با هەموو هەواڵان قسە بکەن با هەمویان ڕێی خۆیان بدەن ئێمە کێشەیەکمان هەبووە لە بەڕابردوو مەسەلەی دیکتاتۆریەت و ئەوانە نییە ئەگەر پەیڕەوەکە بە تەواوی بخوێنیتەوە بگاتە بەردەستی جەنابەت کە لە ئایندەیەکی نزیک دوای ڕێخستنەوەی دوای هەم پاکردنەوەی لە زمانەوانی وانە من بەوەعد بۆتی دەنێرم ئەوەی کە دەڵێن ئەو دەسەڵاتە و ئەوانەی هەیە و دەسەڵاتی وا بەقووەت و ئەوانێ لە ناوێچێتی ئەوەلەن زارێ داواکاری زۆربەی زۆری هەواڵانی خۆمان کە لە ڕابردوو یەکێک لە کێشە و گیرگرفتمان هەبووە لە ڕووی مەرکەزیەتەوە مەرکەزیەتەکەمان زۆر پتەو نەبووە بەڵام هەواڵان هەموو پێیان باش بووە لە ناو حیزب یەک بڕیار هەبێت و مەرکەزیەتێکی مناسبی شەبێت بۆ ئەوەی کێشە و گیرگرفت بۆ حیزبەکە دروست نەکرێت ئەمە یەک دوو مەسەلەی ئەوەی کە ئەم زۆربەی زۆری دەسەڵاتەکان کاکە دەڵێ فلانشێن مەکتەبی سیاسی ئەو بابەتە بڕیارەدات و سەرۆک پەسەندی دەکات یخۆ ئەوە لە هەموو حیزبێک کە مناقەشە دەکرێت بابەتێک مەوزوعێکی گرنگ لە ناو مەکتەبی سیاسی مناقەشەی لەسەر دەکرێت خۆ ئەخیرەن دەخرێتە دەنگدانەوە سەرۆک پەسەندی دەکات پەسەندکردن معنای ئەوە نییە ئەم بڵێ وڵا هەموو شتەکان لای منە دیاریکردنی کاگرزگار ئەزانم سیارەکەی مە زۆر ڕوونا ینی هەموو کەسێک خاوەن هەر پلەیەک بێت چەند سەرکەوتوو بێت چەند سەرکەوتوو بێت کە فرێدرا دەرەوەی ڕەخنا یعنی مطلقی دەسەڵاتی نەنان ئێستا باشە خۆ لە دامودە لە پۆتین و لە ئەردۆغان و لە هەموو ئەوانش لە پەیڕە و پرۆگرام کۆمەڵێک شت هەیە بەڵام ئەمە نەماندیت یا و چاردە خاڵەش کە بڵاو کراوە دەسەڵاتەکانی پاڤل تاالبانی نازانم پاڤل ببورن زۆری پێ ناخۆش پاڤل حەقەشەوە خۆی بارەحاڵ نانە ڕاستەکە ینی ئەوە کابرا دەبی وەکو خۆی و کوشتەی ڕۆژنامە ئایا کەس یعنی ئینسانە قابلی غەڵەتەکە وایە یعنی کەس نییە ئێستا وانە ئایا هیچ شتەکەیە بتواندرێت سبەی پاڤل تاالبانی هەڵەیەکی کرد یان ڕاخنەیەکی لێبژیریان هەمان ئەزمموی ماڵی بارزانیا کە تەناوێکی تیش بەسەری کاقادر حەزەکەم با پێ برن پەیڕەوێکی گونجاوە پەیڕەوێکی زۆر من پرسیارەکەم ڕوونە کاک ڕزگار ئاخر مەچوە ناوشتی ئەوە برگەیەکتان هەیە کە لێ پێچینەوە بکرێتن لە پاڤل تاالبانی کاک بافڵ کە سەرۆکی یەکێتیە بەڵام پێش ئەوەی سەرۆک بێت ئەندام بوو ئەندامی کۆنگرە بووە
لە ناو پەیڕەوی ناوخۆی یەکێتی تو ئیستا کە هەیە ئەندام ئەو سزایانی کە دیاری کراوە بۆ ئەندام هەمان سزایە بۆ سەرکردایەتی بۆ مەکتەبی سیاسی بۆ هەموو هەواڵێک حتا سەرۆکی یەکێتیش هەر کەسێک خەرقی ئەم بڕگانە کە کراوە بۆ ئەندامی یەکێتی هەمومان نەگرێتەوە لە سەرۆکی یەکێتی واتا خوارەوە من داوات لێ دەکەم کا قادرجان پەیڕەوی ناوخۆی یەکێتی بەباشی بخوێنیتەوە ناسانم بابێتن کاک ڕزگار ئەنجا بڕیار بدە بزانە ئەم کاک بابڵەت ئێستا تۆ خوێنتەوە من پرسیارەکەم ڕوونە کاک ڕزگارە تو خوێندیتەوە دەڕێم هەموو ئەو مەرجانەی بۆی ئەندامێکی یەکێتی لە پەیڕە و دیاری کراوە لەسەر هەمووی تەطبیق کاک ڕزگار بچینە سەر پرسیارەشکە کۆنگرا هەموو کات بۆیە دەکرێت بەشەشی باز لە سیاسەتی کۆن و ڕەفتاری کۆن بکرێ یعنی هەشتی تەمووز تۆ ڕووداوێکی گەورە بوو و بەشەکە لە مێژووی یەکێتی و حزبی سیاسی کوردی لە کوردستان هیچ گفتوگۆتانە سەر ئەوەی کرد یعنی چۆن دەکرێت سەرۆکێک کە ڕقم یەک بوو لاهور شێخ زەنجی مەسەلەن دەرکرا کۆمەڵک تۆمەتی ئاراستە کرا کۆمەڵک سەرکردایەت کە دەرکرا و دەیان کادیرتان نەهاتە ژۆرە کادری ئەساسی و دامەزرێ ینی لە عملاقەکانی یەکێتی بەشداریان نەکرد قەت گفتوگۆ لەسەوە کرات سبیچکو کۆنگرە بۆیە دەکرێت بەشەشی سیاسەتی کۆن هەڵبسەنجێندرێ و بەرنامەی نوێ دابدرێ لە بۆ ئەو 4 ساڵ من لەسەر ئەو بابەتە کاقادر بە کورتی بۆتی بازەگەم ئەو زۆرترین بابەتەکانی کە لە ناو کۆنگرە باسکرا داڕشتنی استراتیژی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئایندا بۆ پەیوەندی یەکێتی بۆ استراتیژی لە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق لەگەڵ حزبەکە کوردستانیەکان لەگەڵ دەوروبەر لەگەڵ هەموو ئەو بابەتە پێویستانی کە هەیە ئەوەی کە باسی جەناب دەکەی هەشتی تەمووز پرۆت باڵێن قۆناغێک بوو هاتە پێشەوە مناقەشەی زۆری لەسەرکرا لە ڕابردوو مەکتەبی سیاسی من لە کۆنگرە دەڵێم کاک ڕزگار تکایە با بچینن لە ئەو کۆنگرەیە ئەگە سەبرم لێ بکەی وردە دابێن بۆشی لەسەری قسە بکەمەوانە من دەرێم ئەم بابەتانە هەمووی لە ڕابردوو قسەی لەسەرکرا طبعاً خۆ دەزانی هەموو حزبێکی سیاسی بەیەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە کێشەی ناوخۆی دێتە پێشەوە گرفت دێتە پێشەوە بەڵام لە ڕابردوو لەسەر ئەو بابەتانە بڕیاری لەسەر درابوو بڕیارەکان ئەوەی کە کراوە و ئەنجامدراوە بڕیاری خۆی لێدرابوو لە ناو کۆنگرە بەڕاستی لەسەر ئەو بابەتە کەس نەگەڕانە دواوە باتی هیچ لەو بابەتانە نەکرا تەنها ئامادەکاری یەکێتی ئامادەکردن بۆ قۆناغی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی ئێمە لەو مەرحەلەی کە هەین تای کاقادر قۆناغی کوردستان و عێراق ئێستا خۆ ئەزانم کاک ڕزگارن موچە و کێشە و گیر و گرفتەوە زۆر هەیە ئەو کۆنگرێکی کە کراوە دەتوانم بڵێم معالەجەی زۆر لەو کێشە و گیر و گرفتانە دەکات ئەم بەس کاک ڕزگار بە قوربان ئەوە بەشەکە ئێستا مەلا مەستەفا وەختی خۆی هەمان شتی کرد لەگە باڵی مەکتەب سیاسی بوویتە بەشێک لە مێژوو وایە نا ئەوەی یەکێتی کردی زۆر لەوەی مەلا مەستەفا خراپتر بوو بڕوا بکە یعنی بەڵام من دەمەوێت زانیتی ئەخر کۆنگرە خۆلوئەلو ئەو ڕۆنیە بە قوربان ئەو دەبتە بەشێک لە مێژوو و ناکرێت لە ناو حزبە زیندوو ئێستا من بازی نمونەی مەلا مستەفا دەێنینەوە دەڵێن بە شێستەکان وای کردیە بۆ ئەزمونێکی خراپ لە بۆ حزبی کوردی شەرعیەتی پێدرا و نموزەدێکی خراپ بوو لە ناو کۆنگرەی حزبی ئەوەی کرا ئێستا ئەوەی یەکێتی ئۆکەی کرا یعنی هیچ معقولە لە ناو ئەو هەموو کادیرەی یەکێتی یەکێک نەبێت لەوێندە قسەیەک لەسەر ئەوە بکا بڵێ بابە ئەوە باش بوویان خراپ بوو کردمان من قەزمان لێرە ڕادەی ئازادی کادیرەکانی یەکێتی تا چەند دەتوانن لەسەر ئەو بابەتە کە بابەتێکی گرنگە یعنی ڕاستەوە ڕەبت بە ئێمە نییە ئەوە ڕاب بە ئێمە نییە بەڵام کاکە سلووشکێکی حزبیات و ببینی کاکەم لە بەرامبەر سەرۆکەکەی خۆی وا دەکە دەبی لە بەرامبەر خەڵک کە ژیانی بکەویتە خەتەر چ دەکات لە کۆنگرە کۆمەڵێک لیژان دروست کۆمسیۆن دروستکرا بوو کۆمسیۆنەکانی کە پێویست بوو لەسەر پەیڕە و لەسەر پرۆگرام لەسەر
پێشمەرگە و شەهیدان لەسەر سکاڵا ئەوانەش طبعا ئەو کۆمسیۆنانە دابش کرابوون بەشێکی زۆری ئەو بابەتانی کە باس کرابوو ئەندامانی کۆنگرس لێ ناشارمەوە وەڵی زۆر بە جورئەت زۆر ئازایانە و ئازادانە قسەی خۆیان کردو ڕێی چ ڕەخنەیەکی جددیان هەبووە لەسەر سیاسەتی یەکێتی والله ئێستا من ئەگەر ڕنگ بێ بەم دەدەقە و 15 دقەیە ناتوانم ئەگەرنا کاتێککە حەزەکەی قسە لەگە دەکەمەوە بەتایبەت لەسەر ڕەخنە و ئەوانەی کە کراوە وڵا ڕەخنە لە زۆر مەجال گیراوە لە سۆر مەجال ڕەخنەی زۆر تون لە سەری شکارەکان گیراوە ئەی خۆ ئەگەر ئێمە ڕەخنە لە خۆمان نەگرین ئەی چۆن نتوانین خۆمان ئاخر ئەزانم ئەزام خۆمە دیومانە فازل بەراک لە بەرامبەر سەدام حوسێن ڕەخنە دەگرێتن یعنی ئەم بە ڤیدیۆم دیوە بەڵام قەزمان لە نموزەزەکی جوان دێ کە بڵێن بابە ئەو ڕەخنەیە لە پاڤل و قوبات تاالبانی بنمونە جیرەکە و دوو کەسی بڕیات دەرن بەڵ بنمونە ئەمان سەرکردای ئەم کاقوبات سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی تازە هەڵبژێرا ئەو کاک باپور سەرۆکی یەکێتیە قەناعەت بکەن ئێمە لە ڕماوەی ڕابردوو لەسەر زۆر مەجال لەسەر زۆر ئیشکردن و ئەوانە لە زۆر بابەت کە پێویست بووە یعنی ئێستا من ڕەنگ بێ هەموو نێتەوە بیر بەڵام ئەمدا هەر بابەتێک کە پێویستی کرد حەز دەکەم یەک حقیقەت هەیە برادران و هەموو لایەک بیزان کاک باپۆت بەنسبەت ڕەخنە و ئەوانەوە یعنی کەسێک نییە پێی ناخۆش بێ قەناعەت بکەت هانی هەواڵەکان دەدا بۆی ڕەخنە بگیرێ کاک ڕزگار کەستان ڕەخنەتان گرت لە کاقوبات تاالبانی بڵێن کاکات و لە ناو حکوومەت نەتوانە مەسەرەن ڕەخنێژی زۆری لە ناو کادر یەکێتی لێ دەژیرە با بەواز لە هەشتە مووسبێنی کەسێکتان توانیتان هەر بستنەوە بڵێن کاقوبادەت و لە ناو لە پلەی کە دە 12 ساڵە لەوەتی لە ئەمریکا هاتیەوە هەر پلەی جێگرت هەیە و هەر پلەی باڵاتەیە لە ناو حکوومەت فەشەلەتی ناوە بنمونە کاقوبات کاقادر بە ئینسان با بەوجدانەوە قسە بکە کاقوبات پیاوێکە یعنی زوڵمی لێ دەکەین ئەگەر پێی بڵێ فەشەلەتیە ناوە چونکە ئێمە لە واقعێکی تاڵی کوردستان کاکە کادیری خۆتان ئەڵێ کاک باشە بەسەر چاو دەبات جواب بدەمەوە لەسەر کاقوبات تەنها مەسەلەی بایۆمەتری موچەی کارمەندانی کوردستانی این کرد ڕێژەیەکی زۆر خەڵکی بندیوار و ئەوانەی لادا هەوڵی بە ئەلیکترۆنیکردنی ئەم حکوومەتەیە هەوڵی هەیە بەرنامەی هەیە بەڵام ڕنگ بێ هەموو شتێک بەدڵی ئەو نەڕۆیشت بێت مەسروریش وە دەڵێ مەسروریش دەڵێ کۆمەڵێ کاقادر من ناسمە ناوی من ڕبط علاقەم بە کاک مەسرورەوە نییە ئەخر قەزمەکو نیەت بەڵێ باسی کاقوبات دەکەم کاقوبات پیاوێکی بەڕاستی من لە ڕابردوو کە لە ئەمریکاش بوو ناسیومە بەڵام کاتۆتە حکوومەتش کە لە جگری حکوومەتش بووە ئێمە وەکو ڕەبتی حزبی و برادراتی و ڕەبتمانە بووە پیاوێکی بە بەرنمەیە پیاوێکە ئەوێ پلانی باشی هەبێت وەڵی ئەگەر ڕێگەی بە تەواوەتی پێ بدرێت لەنا ئەو حکوومەتە ئێستا ئەو حکوومەتێک کە هەیە دەبوو بە شتێکی تر تەنانەت ئەو کێشە و ژیر و گرفت و قەیرانانی کە دروستیش بوو لەگەڵ بەغدا ئەگەر بەرنامە و پلانەکانی کاقوبات گوێی لێ بگیرایە باشتری ئەکرد لەسەر من خۆشم گوێم لە خۆی بووە جاری وایە ڕەخنە خۆ ئەویش ڕەخنە هەیە لە حکوومەت کاک ئەویش کێشە گیر لە حکوومەت یعنی ئەزا بەڵام من وەک خۆی یعنی ئێستا کە نەچێتە قالبی با بڵێن مجاملە وانە خۆی من زۆر جاگوێم لێ بووە هەوڵی داوە هەوڵەکانی بۆ ڕێخستنەوەی حکوومەتە بۆ بە ئەلیکترۆنیکردنی حکوومەتە بۆ بە ماوەیەک لەسەر شەفافیت داهاتی هەموو ئەوانەی کە هەبوو لەسەر ئەلیکترۆنی این دیاری دەکرد هەوڵ دەدات هەوڵ بەڵام ئێمە لە کوردستان لە ناو حکوومەتێکین ئەم حکوومەتە ناتوانین هەموو ئەو بەرنامانەی کە هەمانە خۆی چێتی نیشتیمانی کوردستانیش بەرنامەیە بەس ناتوانینەوەی کە بمانەوێ لە حکوومەتێک و لە ماوەی 4 ساڵ جێبەجێ کاک ڕزگار ئێمە ئەم زارە من قسەی کە ڕئیسێکی حزبێکی عێراقی بۆ باز دەکەم لە ئاخر سەردان لەگەڵ کاک مەسرور بۆ بەغدا وتی وجودی قوبات تاالبانی لەم وەفدا ئینقازی هەرێمی کوردستانی کرد ئێمە ناوایە پیاوێکی بە ئیمکانیت بووە بۆیە دەرێ ئەو لەگەڵ یان بووە بۆیە کۆمەڵێک حزب عێراقیەکان تەساهوریان کردو و هاوکار بوون کاک ڕزگارزانین چیە ئەو شتانە ئەو لە دوو نمونەی باشیە بێ خۆ هەموو دیکتاتۆرەکان نمونەی زۆر باشیان هەبوو هەندێک نمونەی باشیان هەبووە قەزم لێرە وەسفەکە لەسەر دیکتاتۆر نییە بەس
سەدامیش کۆمەڵێک پۆزەتیفی هەبووە لە حکومڕانێتی ئەزانم ئەزانم من قەزم لێرەدایە ئەخرخوا دیکتاتۆر من نەمگوتوە قوبات دیکتاتۆرە مارکسی بوویتە تو وەصفی دیکتاتۆر بە کەسێک دەبڕدرێکە دیکتاتۆر بێت بەڵام حقوبات پیاوێکی ئازادی خوازدا کۆچی کار لە مافی ژنان هەوڵدان بۆ خزمەت گوزاری وەڵی ئەمە من نەمگوتوە ئەو دیکتاتۆرە من ڕەنگ ئەوەم ئاراستەی پاڤل کردوی شێوەی ڕەفتاری بەس باسی قوبات بەخوا یەکجا لەگەڵی دانیشی ئەنج ئازانی چەند پیاوەکە گوێ دەگرێت چەند پیاوەکە دەیەوێت خزمەت بە میلەتەکەی بکات چەند ئەزانی چییە کاک ڕزگار ئەزانی من نامێ بچمە سەر ئەوەی دەزانیت یا من ڕەفتار دەبینن ڕەفتاری سیاسی هەموو حزبەکان دەبینن ئەمن ئەو ڕەفتارانەی پاڤل تاالبانی کۆمەڵێک شت بە میزاجە شەوە کەرەسین دەبتە سکرتێر بە کەیف خۆی مەسەلەن بابا بدویتمان کاکە شەوە کەسان ڕاست خۆی کردە سکرتێر براشتیوە نابێ ئەو بەشەکە لە مێژووی بارحاڵ ئێستا کۆنگرەی پێنجی یەکێتی بە تێگڕای دەنگی هەواڵانی ئەندام کۆنگرەکە ژمارەیان 600 کەس بووە چەندی بە تەسکێت چوتە ژۆرێ کاک ڕزگار چەندی بە تەسکێت چوە ژۆرە و چەندی بە انتخابات کرا وەڵایی ئێستا ئەخر خۆ من ئێستا کە بە تەسکیەوەی ئێستا حەزەکەی ئەو ڕقەمەشت پێ دەڕێم چونکە ئەویان پرۆسەی هەڵبژاردننی کۆنفرانسی مەحەلی مەڵبەندەکان و مەکتەبەکان و بۆردەکان من کردومە لەبەرەوەی من مەسوولی هەڵبژاردن بوومە بۆ ئەوەی ئەو شتانشت بۆ جەنابەت وازح بێ بە پێی پەیڕە و دەڕێ پێشمەرگەکانی ساڵی 1976 ئەندامی کۆنگرە دەبن بەبێ هەڵبژاردنەوە لە پەیڕەوی ڕابردوو هاتۆ دەبێ ئۆتۆماتیکی بڕۆن ئەمانە تقریبا 33 کەس بوون ئەو پێشمەرگانەی لە ساڵی 76 ئەمە 33 ئەنجومەنی بەرژەوەندی باڵای یەکێتی ئەوانن پیاوەتی کۆشەرەکانی لە جەنابی کاک کۆسرەت و هێرۆخان و کاک شێخ جەعفەر و ئەوانە نۆ کەس بوون ئەوانش دانراون دوایی دێتە سەر سەرکردایەتی پێشوو بە پێیڕە و سەرکردایەتی کۆنگرەی 400 کەس بوون باقی 100 کەسیش دیاری کراوە کە سەرۆکی یەکێتی دای بنێ بۆ چێ بۆ پێکاتەکان بۆ ژنان بۆ گەنجان بۆ خوێندکاران بۆ ئەکادیمیەکان بۆ پیاوانی ئاینی باشە بۆ حاڵەتە هەیە لە ناو حزبەتی توخوای قەوس قادر بابەتی باسکەم بۆ ئەوەی معلوماتە حەقیقیەکەت پێوەگا خەڵک شتی ناڕاستت پێ نەدەێت بەڵێ کاکە ئەمە مەسەلەن خۆت و ڕئیسی جامیعە ڕئیسی جامیعەی سلێمانی ڕئیسی جامیعەی هەڵەبجە ڕئیسی جامیعەی چەرم و گەرمیان خۆ ئەوانە ناسنە ناو پرۆسەی هینەوە ئەوانە کەسایەتین دوایی کۆمەڵێک گەنجی بەتوانا و لێهات و خەڵکی ئەوانەی کە دیارن یعنی دەستڕەنجینن دوای کۆمەڵێک لە ژنانی خاوەنکار و هین ئەوانە هەندێک کەسایەتی دیپلۆماسی و ئەوانە ئەمانە ڕنگ نستە ناو پرۆسەکە لە دوای ئەوە کاکە هەموو مەڵبەندەکان کا قادر بەخوا بە کۆنفرانسات هەمووی بەدەنگ هاتوون لە هەموو مەکتەبەکان خەڵکەکان بەدەنگ هاتوون 500 کەس جگە لە 76 و سەرکردایەتی کۆنەکان هەر هەمووی بەبێ ئیستیسنا هەمووی بە پرۆسەی دەنگدان هاتوونەتە پێشەوە یەکەمین کۆنگرەیە کۆمسیۆنی عێراق نوێنەرەکانی مدیرعامی دایرەی ئەحزاب لە سلێمانی نوێنەرەکانی لە ناو کۆنگرە بووە چاودێری خاڵ بە خاڵی هەموو پرۆژە و بەرنامەکانی پرۆسەکەی کردووە دەتوانم بڵێم یەکەم کۆنگرەیە کە بەو شێوە بە شێوەیەکی زۆر علمی زۆر ئەکادیمی ئەنجامدرا بەبێ بەڵام ئەگەر بڕێ ژمارەی ئەندامانی کۆنگرە لە ڕابردوو 1200 و 1300 بەڵای ئەم جارە بە هەموو کۆنگرە 600 کەس بەشداری ئەوە ڕنگ بێ ڕقەمەکەی هین کردبێت و کەمتر بوو لە زاران ئەویش بۆ ئەوە بوو زیاتر خەڵکی نوخبا مناقەشەی زیاتر بابەتیانەتر بابەتەکان بخرێتە شەن و کەوەوە بۆ ئەوەی بەڕاستی بە نەتیجەیەکی باش بینە دەرەوە پێم خۆشە چاوەڕێ بکەیت با پرۆگرامی یەکێتی و پەیڕەوەکە دەربچێت بیخوێنەوە ئەنجا ئەم کاتە حازرم لەگەڵ جارێکی کاک ڕزگار لەو 33 ساڵی ڕابردووی ئینگۆ و پارتی یەکێتی کوراتە شوعی و ئیسلامی پێ دوایە سەتا دەی پەیڕە و پرۆگرام جێبەجێ کرایە یعنی بە کولی دەڵێن با نەڵێن هەرێکێتی بڵای ئەخر ئەو حزبیش تا حزب فەرق ئێمە بووە یعنی ئێستا هەندێک بابەت هەیە یعنی
کاک ڕزگار ئاخرنا ناخر ئەمر خوا با پرسیارەکان نەبتە ئەولا تۆ دەتوانی بڵێ یان یەکێتی لەو 33 ساڵەی پەیڕۆ پرۆگرامی جێبەجێ کردیا مەکتەب سیاسی و سەرکردایەتی و سەرۆکەکان بەپێ پەیڕۆگرام ئەوە بوونا قادر بە ئەزانی چۆنە ئێستا من فۆقەت منش لەوەیە لە بەشێکی زۆری تەئیدە دەکەم بەشێک زۆر جاری وا هەبووە ئێمە لە 2010 یەکێتی دەبواە کۆنگرە بکارنەی کرد لە 21 کردی ئەوە خەرقی پەیڕە بووە 10 ساڵ بەسەر کاتی کۆنگرێت دێپەڕی باشە ئێستا کۆمەڵی خەڵکی تازە گەنجی تازە بەس کاک بافلیشەوە کە بۆتە سەرۆکی یەکێتی ئەوە یەکەم تەجروبەیەتی هاتووە هێشتا 4 ساڵەکە تەواو نەبووە پەیڕەوەکەی جێبەجێ کرد و بە 2 مانگ و کەسر لە پێش کۆنگرە ئەنجامدا ئێدەوا چاوەڕێکن کاکێ من یەک نمونەی نوێشیروان مستەفات بۆ دێن کاکە دەزانین چیا کاکە لە ئەوروپاش کۆنگرە پەیڕۆ پرۆگرام 100 جێبەجێ ناکرد چکە تو زۆر پێدا دەگری من یەک نمونەی ئەخر منە سە قسەکان تەوانەکە دەرێم ئێمە لە ڕابردوو پەیڕە و بەشێکی جێبەجێ نەکراوە بەسەر وەختی پەیڕە و ڕۆیشتووە سەرکردایەتی هەڵبژاردن تاقیید کراوە ئەوە خەرقی پەیڕەوە پەیڕە و پێشێت کراوە ئێدە سەبرێک بکەن باش کاکە دەسەڵاتی ڕۆژێکە ئێستاوە چەند ڕۆژێکە کۆنگرەی پێنج بەسراوە ساڵی ماوە تو ساڵێک بسەر بوەستا بزانە پەیڕە و جێبەجێ دەکرێیاننا ئێستا سەرۆکی یەکێتی گەنجە کۆمەڵێک لە برادرانی سەرکردایەتی گەنجن ئەی پارتیش گەنجن خۆ مەسرور چیریش گەنجن قادر ئێستا ئەم ئازادیە و ئەم دیموکراسیەی لە ناو یەکێتی هەبووە لە هەندێک من ناوی حزبی کە نانە ناو هەندێک حزب ویلایەتی سیاسی لە چاو پارتی باشترن لە چاو پارتی باشترن بەڵام کاکە ئازادی بۆ شێوەنێ لە کنەنگۆش کۆمەڵێک دەیان کەس تیرۆر کرایە بە قوربان با نەچینەوە ناو ئەوە دوو بەرپرسان نەدایتە دادگا سێ لە پاڤل و قوبادەوە بڕۆ خوارەوە ئەو هەموو پارە خەیاڵی هەیەیانە کاچ خۆم لە چیان بوو دیموکراسی ئەوە نییە هەر خەڵکێک لە وەختی شوێنەی قسە بکە ئێستا ئەنگۆوەکوێچێتی بەڵێ ڕۆژنامە نووسی پیاوێکی وردەکاری دەیشەکەی خۆت ئێستا فەرقی هەیە تو ئێستا دەڵی کاک باڤڵ و کاقوبات ئەم پارەیان هەیە یان حیزبەکە یعنی ئێمە لە ڕابردوو مقارنەی زۆر شت دەکرا لە سەرۆکی حیزبەکان دەرکەوت هەمووشی وانە تو ئێستا بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ ئەگەر یەکێتی نەبێ کاک بافڵ بڕوان ناکەم مەترێک عەرزی لە سلێمانی بەناو بەخوا کاک ڕزگار با یەکش پێ بڵێم لە لەندەن بوو براکەم وانە نێ من پێ دەڵێم لە لەندەن بوو دەیان سیارەی هەبوو سیارەی گرانبەها باشە یعنی من دقیقم لەوە لە چێ بوو من نامێ بچمە سەر ئەو نوقتانە بەڵام ئەتوو مەسەلەن مەسەلەی شتی سیارەیەک یا شتێکی شخصی کاکە دەیان بڕوا بکە گوتیانە من وەرە لەندەن پێت دەڵێن بەخۆمان ڕسمی سیارەیەکمان دیتەوە باشە پاڤل تاالبانی خۆ چیشی دەکرد ئەو سیارەی هەبوو ئەوە ناتوانێت نەکرد پاڤل هەموو کوڕی سەرۆکەکان وابوون کاکەوە بارحاڵبا نەچینە سەر ئەوە باباتەکە من دەزانم لە حدودێکی دیاریکرا و لەگەر تێنەپەڕم باشترا کاکەوە یەک خاڵیت کاک ڕزگار هەست پێ دەکەین بروسکەی حزبەکان بروسکەی دەوڵەتەکان یەک بەس جمهوری ئیسلامی زیاتر بەشداری کرد ئەگەر ئەو حزبانەی عێراقی بوون وایە نا دوو پیرۆزبایی گەلەگەلەگەلە کەم لە بۆ یەکێتی ئەو جارەی هات و ئەوەی کرا بەشداری مەسەن قونسوڵخانەکان مەسەن داوات کرایە وایە نە بروسکەیان نە بەشدارێکی وامان هەست پێ کرد جگە لە حزبە عێراقیەکانی کە لە ئێران نزیک بوون لەگەر جمهوری ئیسلامی ئێران بە گەرمی هاتە پشت ئەوە ئێمە حزبێکی سیاسین لە چوارچێوەی عێراق و لە کوردستانیشین و لە عێراقیش ئێمە تۆمارکراین بابرین ئەمە بابەتە پەیوەندی بە هەموو ئەو حزبولانە ئەوەی کە لە ڕابردوو شەبوو لە ئێستاشەیە حزبە عێراقیەکان حزبە کوردستانیەکان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە هەمویان وروسکەی پیرۆزبایی و سەرکەوتن و سەرکەوتنی کۆنگرە و سەرکەوتنی یەکێتی و سیاسەتی تازەی یەکێتی ئاوەتە خوازیان بووە بەشێکیش لە قونسولیەکان و ئەوانەش پروسکیان ناردووە وەکو چێ یعنی نەهاتن بەشداریان کردوەکو هەموو ئەوانی کردنەوە کۆنگرەکان کە دەیان حزبی ئەوڕۆپیش دەهات بەشدار دەبوو برا
مثلا قنصل آخر رنگ کاک قادرستان مشتێکت پێ دەڵێم ئەویان بە ڕنگ بێ ئێمەش ئەو لیژنەی کە هەمان بۆ ڕنگ بێ لە هەندێک لەو پارت و لایەنە سیاسیانەی دەرەوە ڕنگ بێ وەقتەکەی وەقتی ناردنی بیتاقەی داوەتنامەکەیان بۆ کۆنگرە تاخیر ناردبوو ئەوەس خەلەلێک بوو کە خۆمان ئەیزانین ئەگەرنا حزبی سوسیال دیموکراتی سوید سوسیال ئەنتەرناسیۆنال ئێسای ئەوانە هەمویان حەزیان لێبوو ئامادەیشیان تیا بوو بەڵام خۆ دەزانی وەقتەکەیان زۆر تاخیر بیتاقەی داوەکە بوو اعتیزاریان کرد وتیان ئێمە ناتوانین لەم وەقتە کەمە چونکە کۆنگرەکە خۆزانی مەجاڵەکەی کەم بوو ئەگەرنا هەمویان داهاتن ئێستا بەزەوە هەموو قونسڵخانە لە کوردستانە برا خۆنگۆ پەیوەندە چفتەوتان هەبوو یعنی زانین قەزی من لە چیە حتا لە پیرۆزبایی کاکە پارتی ئەلی حوسێنی وابزان منارد کە یعنی ئەلی حوسێن خۆ نێچیر بە ناوی چێتی بە پارتی نەهات نێچیر بە ناوی سەرۆکی حکوومەت هات چ وەفدە چ پارتی هات کاکە گوێ لەمە ڕاگرە ئەم ئێستاکە پێمان خۆش لە ناخۆش بێسە کاتوبات بەیانی بڕاتە هەر شوێنێک ستا ئێوارە برنج یەگری سەرۆژی حکوومەتە بەڵام لە نەتیجە ئەم سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کاگرێتیر جێگیری پارتی دیموکراتی کوردستانە ئەمە ئەو قسانە هین نییە بە هەر حاڵ خۆ ئێمە حزبێکین کۆنگری خۆمان کردووە ئەوەی کە پیرۆزباییمان لێ دەکات زۆر سوپاسیان دەکەین ئەوەی ناشی کە هەر سوپاسیان دەکەین لە نەتیجە ئێمە هاتوین کۆنگرێکمان کردووە بەرنامەیەکی تازە پرۆگرامێکی تازە ئەمانەوێت سیاسەتێکی تازەی یەکێتی پەیڕەو بکەین هیواداریشین هەموو خەڵکی کوردستان و هەموو حزب لایەنە سیاسیەکان پاڵپشتمان بن و پشتیوانمان بن بۆ ئەوەی بتوانین ئەو ڕەخنە و گلەی و گرفتانەی کە لە ڕابردوو هەبووە دووبارە نەبێتەوە ئێمەش بتوانین ئەدائێکی باشمان هەبێ خەڵک لە ئێمەش و ڕازی بێت و لە کۆتاییش پشتیوانی تۆشمان پێویستە کاتادێت ئەمە خەڵکی ئۆپۆزیسیۆن کار بۆ ڕووخانتان دەکەن برا دوای 33 ساڵ چ پاڵ پشتی ئەزمونێک بکەین کاک ڕزگار توخوا بەس بۆی وەختەکە گەلێک زۆر دەبێت کۆی کاکدابانیش لەگەڵدایە یەک ئەوە ئێوە لە ناو مەکتەب برم یەکێتی لە پاڤل تاالبانیەوە پاڤل تاالبانیەوە بۆ هەمووتان باڤل ببوورە کاکە کاک باڤل ئیترە ناومادە ئەو ڕێگەنام بەم ڕێز دەگرم لەو خاڵی لە هەمووتان یعنی قەت هیچ بەندەکتان تێدا هەیە لێکۆڕینەوە لەو داهات و ملک و ماڵانە بکەن کە پەیداتان کردیان گۆ مەسەڵەن میلەت خراپە بەس کاکە ئەو پارەیە هەموو سەرکردایەتی پارتی وێچێتی و وەزیر و شتەکانی پارتی وێچێتی بردیتیان خۆچیت کە بردی ئەمە نەمان بردی ئەوەنیا لێکۆڵینەوەتان هەیە کە لەسەر داهاتی ئەو هەموو بەرپرسەی خۆتان با بڵێن بەگشتی بکەن بزان لە چێتان بوو لە پەیڕۆ پرۆگرامتان نووسی من ئاتونا من ئەڵێم هەمووتان کاکەمە دەبینین یعنی لە ئەخبار دەرێ 33 ساڵە بەعز دەکرێ دەیان بەڵگە خراوە ڕوو هەروەچی خۆیت کاقادرجان ئێمە ناوەندی لە پەیڕەوی ناوخۆ ناوەندی کاروباری یاساییمان هەیە ئێستا ئەم ناوەندی کاروباری یاساییە ئیش و کاری لەگەڵ دەستگای چاودێری ئیش و کاریان ئەوەیە چاودێری هەموو بابەتەکانی کادرە سەرکردایەتی و ئۆرگانەکانی یەکێتی بکەن ناوەندی کاروباری یاساییش بەرپرسیارە هەر هەواڵێک خوا نەخواستە بە شێوەیەکی با بڵێن ناڕاست بیری لە گەندەڵی یان گەندەڵی کرد بێت یان یەکێتی وەکو ئەو بەکارهێنابێت بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی دەچێتە بەردەم ناوەندی کاروباری یاسایی لیژنەی تایبەت لە پارێزەرانی کە لەو ناوەندە ئیش دەکەن بە دوواداچوون دەکەن و لە پەیڕەوی ناوخۆش بە تەحدید ئەم جارە دیاری کراوە هەر هەواڵێکی یەکێتی لە هەر پلە و پۆستێک بێت مرکزەکەی خۆی لە حزبیەکەی خۆی بەکاربێنێت بۆ بەدەستێنانی پشتی ناشەرعی و ئەوانە لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەردەکرێت بەس کاکەوە ئەو دروشمانە گەلک زۆرە 33 ساڵە بەس لە پراکتیکدا پراکتیک خۆگە حکوومەتی هەرێم توخوای قەوز کاک ڕزگار حکوومەتیم دەستپاچی و نازەم چی هەیە دەیان سەدان مەلەفیان هەیە بەس کاچ خۆم بەقەد عێراق نەتواندرایە
دوو بەپرس بگیرێ دیار ئەوهانیە وەچی کازمی وەچی وەزیرێک وەچی ئەوە ما واز لەو دروشمانە بێنین لە پراکتیکدا ئاخر نانا ئەمە هەموو ئەو کە پێ دەڵم پێرە و پرۆگرام ئێستا ئی حکوومەتی هەرێم هەر یەک دێ کابینەکەی هەر چەند کابینەی کە هەیە هەموو ئەو حزبانێکی هەیە کاچ خۆم ئەمە نبینی 105 جێبەجێ بکرێ ئەو دروشمە دەنووسرێ بەڵام دوای ئەوە چێ تەطبیقی دەکا من ئەڵێم حکوومەتی هەرێم دەستەی دەستپاچی هەیە سەدان مەلەفیان دەکنا بەڵام نەیانتوانێت نموزەجێک پیشان بدەن خەڵک بڵێ ئەلحەق ڕازگۆن لەگەر یەک بەندیان تۆ ئەوانە نمونەیە لە بۆ من شەرع دەکەی بەس ئەمە لە 33 ساڵی ڕابردوو چەند بەرپرسیەکێتیتاندا دادگا کاکەوە چەند بەرپرسیەکێتی دراوتە دادگا بەوانەی دەریشکران وەکو لاهوروان بڵێن کاکە لەسەر گەندەڵی دەرما کرد بە نمونە بڵێن بەڵێ کاخالجان من قسەکەی جەنابەت زۆر ڕاستە لە ڕابردوو ئەو بابەتانە وەکو پێویست نەکراوە بەڵام خۆرا نەکراوە نەکردنە وەکو پێویستنەوە باشە بکە دەرم نەکراوە وەکو پێویست نەکراوە ئیتر خۆت چۆن هین دەکەی بەڵام من پێ دەڕێم گەڕانەوەی ئەم مەرکەزیەتە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ئایندە بە چاوی خۆت دەیبینی ئیستا من خۆم ئاگادارم لە ماوەی ئەم فترەی ڕابردوو ئیشی خراپ کرابوو گەندەڵی کرابوو بەڵام مەرکەزیەتی یەکێتی و ئەم سەرۆکەی ئیستا یەکێتی دڵنیات دەکەمەوە بە تەریقەیەک تەعامل دەکات لەگەر ئەوانەی بیر دەکەن لە گەندەڵی بیرەوە دەکەنەوە سات سەرۆک و سامانی خەڵک بە تەریقەیەکی خراپی بن بۆ خۆیان ئیجراعاتی من دەڵێم مەسەلەی دەرکردن لە یەکێتی بەخوا تەقدیمی مەحکەمەشیان دەکات کاک ڕزگار ئەزانم ئێوە پشتیوانی ئێوە من زۆر جار گوێم بێت بووە لە بەرنامەکانی کەت کە قسە دەکەی دائیمەن دەڵێی ئەم دوو حزبە 4 ساڵ بدە بەو هەموو خەڵکەی هاتوتە پێشەوە بەسەر و کاک بابوو مراقەبەمان بکە ئەگەر ئەمجا ئەم 4 ساڵی دێتە پێشەوە ئەم سەرکردایەتیە لە 195 گۆڕانکاری نەکرد لە ناو حزبەکەی لە کەمکردنەوەی گەندەڵی لە خراپ بەکارهێنانی دەسەڵات ئەو کاتە بەکەی ڕزگار ڕزانجی ئاسپاس دەکەم ئەمە یەکێتی هەر دوێنێ یەخۆ خراپتر ببی بەڕێی من باشتر نەبووە دووش ئەو حاڵەتەیەکەم کە زەوی باڤل و قوبات لە خۆیان دەست پێ بکەن ئەو کات حەقیان هەیە لە خەڵکی تریش دەست پێ بکەن کاک ڕزگام سوپاس دەکەم کاتێکی زۆرمان گرتی سوپاس بۆ وەڵامدان دڵنیا دەکەمەوە ئەوان خەڵکێکن دەیانەوێت با لە خۆیانەوە خۆیان شەفافیت پیشان بدەنە تا خەڵک بڵێ ئەڵحەق ئەزمونێکی نوێیان پیشاندایە زۆریانەیە دڵنیا دەکەم بۆ باشی دەکەن کاکە بەڕێزی کاک چای من سپۆر سوپاس کاک ڕزگار سەرچاو